باشی سپاس ممنون بخیر چۆنە؟ سلامت بی سپاس قۆناغی چەندی قۆناغی دوو بەش کۆمەڵاسی زۆر چاکە ئەمە بەرنامەی لاپەڕینە وێنەی کە ساعتێکمان پێمان خۆش نیشانی بەڕێستی ئەمزان دەیناسی فەن کتێبی خارجیوان ناخینەوەی تقریبا دەخینمەوە یعنی زۆر نا وایە ئەوە عوسمان پیرداودا بەڵێ مامۆستا عوسمان مامۆستا عوسمان پیرداوەدا دەیناس دیزانی کتێبەکانی یان زۆر کتێبی هێنا دیزانی بۆ داناوە بەرنامەی لاپەڕت لەگەڵ هەزاری بەرنامە لەگەڵ کەسایەتێک دەکەین ئێستا وێنەی کەسایەتێکمان پێمان خۆش نیشانی بەڕێستی ئەمزان دەیناسی زۆر باشە فەرموو کتێبی خارج دەخوێنی بە خودی باشم باشی نایناسی مامۆستا عوسمان پیرداودا چۆن دەیناسی دیزاینەری کتێبە چەند ساڵە دیزاینی نووسینی کتێبەکان دەکات کاکە باشن وەزعتانە حاڵتان حالت سلامەتی قۆناغی چەندن واللهی میوانی لێرە بەخێر بێن سلام یاخۆ گەلێک مەمنون وێنەی کەسایەتێکمان پێمان خۆش بزان دەیناسن فەرموو نەخێر نا ئەوە مامۆستا عوسمان پیرداوتە دیزاینی کتێبە عوسمان پیرداوت کەواز ناسراو بە مامۆستا عوسمان پیرداوت لە ساڵی 1960 لە هەولێر لەدایک بووە پلەی زانستی دەرچووی 1984 لە بەشی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن لە کۆلیژی ئەلموجتەمع العەرەبیە لە عەمان شوێنی کارکردن وەزارەتی پەروەردە ناونیشانی کارکردن بەڕێوەبەری چاپەمەنیەکانە شارەزایی لە بواری ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن زیاتر لە 30 ساڵدا هەیە شارەزایی لە بواری ڕاگەیاندن لە هەر سێ بواری خوێندنەوە بینین بیستن مەقڕوعە سەمعی بەسەڕیدا هەیە شارەزایی لە بواری نەخشەسازی و چاپەمەنیدا هەیە سەرپەرشتیاری هونەری چاپە بە بەکارهێنانی بەرنامەکانی نەخشەسازی بە تەواوەتی وەک فۆتۆشۆپ ئیندیزاین ئەناشر شارەزایی لە بوارەکانی رادیۆ و تەلەڤیزیۆندا هەیە کاری نەخشەسازی بۆ زیاتر لە 30 گۆڤار و ڕۆژنامەدا کردووە وەک سەرپەرشتیاری هونەری نەخشەسازی و بەرگ بۆ ژمارەیەکی زۆر و بێشمار کاری لەسەر کتێبە چاپکراوەکان کردووە دیارترینیشیان ئینسکلۆپیدیای هەولێرە کە زیاتر لە 5,000 لاپەڕەیە و بریتیە لە 12 بەرگ ماوەی 12 ساڵە سەرپەرشتیاری هونەری و دیزاینی بەرجی کتێبەکانی ئەکادیمیای کوردیە لە یادی 110 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا لەلایەن وەزیری ڕۆشنبیری خەڵاتی ڕێزێنانی پێبەخشراوە لە یادی 115 ساڵی ڕۆژنامەگەری کوردیدا وەک باشترین و بە ئەزموونترین نەخشەساز لەلایەن وەزیری ڕۆشنبیری خەڵاتی ڕێزێنانی پێبەخشراوە ئەندامی کارایە لە سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ئەندامە لە ڕێکخراوی ڕۆژنامە نووسانی جیهانی نیاز و خۆشەویست خۆشحاڵین ئەمڕۆ دووبارە بە گەیشتنەوە لە بەرنامەی بەرنامەی لاپەڕی ئەمجارەمان سەبارەت بە بوارەکانی دیزاینی کتێب و ئامێرەکانی چاپەمەنی دەبێت لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عوسمان پیرداوت مامۆستا زۆر سپاس خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵمانی لە بەرنامەی لاپەڕەیەکی بەرنامەکەمان ڕازاوەتر دەبێت بە گفتوگۆکردن لەگەڵ بەڕێزت سەبارەت بە ئامێرەکانی چاپەمەنی و دیزاین و ناوەڕۆکی کتێب زۆر سپاس دەکەین پێمان خۆش و بڕگە یەکەم لێرە باسی قۆناغەکانی چاپەمەنی بکەین و وەڕەبتی بەڕێستان چیە لەگەڵ چاپخانەکان زۆر سپاس دەکەین کاک سەلام جان تۆکو خاوەنی چاپخانە و کۆمەڵک کێشە و گرفتیش ڕۆژانە توش دەبی و دەیبینی و دەیویستی و کاری لەگەڵ دەکەی ڕۆژانە سەرپەرشتیاری چاپ بۆ نمونە پرسیارێک دەکەین سەرپەرشتیاری چاپ چ کارێکی هەیە لەگەڵ ئەمگۆت یعنی چی شێک دەکات لێرە سەرپەرشتیاری چاپ زۆربەی دەستگاکانە هەموو هەندێک کتابەکان کەسێکیانی وەکو سەرپەرشتیاری چاپ ڕەبتی لەگەڵ چاپخانە هەیە زۆر جارەمەکەیش دەکەین دەبینین کێشێکمان دروست دەبین ئەو چی دەیتین دەکەم لەوان کەمە تەواوە بەس دایمە چێژە دروست دەبین
ئەو جلەو کاتی سەرپەرشتیاری چاپ بەخۆی زورورە هەبی مەفروزە دەبێت لەگەڵ چاپخانەش کۆنتاکەی باشی هەبی لەبەر پەیوەندیمان بەس دەگەر وی دەبێت ئەمە ناتوانین نازانین نووسەرەکە چێ یانەوەی وەرجێڕانکە چێە وەرجێڕەکە چێ بەس ئەمەکە ئیشمان لەگەر سەرپەرشتیاری چاپە سەرپەرشتیاری چاپ دەبێت وجودی لە چاپخانە بیان ئەگەر وجودیشی کەم بوو هەر کاتێک پەیوەندیمان پێوکردەی بێتن لەبەرەوەی ئەو ئیشەکەی سەرپەرشتیاری چاپ هەتا کتابەکە چاپخانەی تەواو دەبێت ئەمە ڕەبتمان لەگەری هەیە ئەو جا سەرپەرشتیاری چاپ لە چاپخانە ڕەبتی لەگەرمە دەبی هەبیتن و زروریشیان بڕاستی زۆر زار دروست دەبی هەندێک جارە تو دەبینی فۆنتەکان تێک دەچی کە لۆمەدەی بە PDF لەوان لە کۆمپیوتەر بە کۆمپیوتەر بگۆڕێ یان هەندێک جار هەر بەخوا لە ناوی شەدەنێک کاکەمە دەستکاری شتێکمان کردیا ئەمە دەبی پەیوەندی بە سەرپەرشتیاری چاپ بکەین منی کاکەوەرە کێشەکەتان زیاد با چاچیکەین ئەو خۆی ئێستا هەندێک کەمتر بۆ بەس پێشتر هەموو کتابێک دەستگاکان بە تایبەتی هەر هەمویان بەگشتی بەس کتابەکانیش هەمیان سەرپەرشتیاری چاپیان نەبوو هەر لە فارست کتابەکەی نووسا سەرپەرشتیاری چاپ فلان کەس ئەو سەرپەرشتیاری چاپە ئیشی لەگەر چاپخانین بەڕاستیانی هیچ شتێکمان بەبێوی نەدەکرد یاری زۆر جار کە بەرگمان چاپ دەکرد دەبابێت تەمەشایکە ناوەڕۆکەکەی هەندێک جار پێی خۆش بوو لێرە بی ئەو لە بەدەر نووسەرەکەی دێتەوە بەڵێ ئەو ئیشەکەی وەگرتێ لەبەر شارەزایی زیاترە نووسەرەکە نازان نووسەرەکە دەنووسی و کتابەکەی دەبینی بەس ئەو برادەرە ئەو کەسەی کە سەرپەرشتیاری چاپەکەیە ئەوە وەکومە ئیشی تێویش لێ دەزانین ئەوجا زروریانی لەگەرمان بیت و هەتا کتابەکە بەڕێکی دەبچێت زۆر سپاس دەکەین مامۆستا چ ڕەبتێکی چ پەیوەندیەکەیە بینی دیزاینەر و چاپخانە چاپەمەنیەکان وەڵا دەتانم برێم نەگەڕەبێت دوو بەشن لێک دیار نابنەوە دوو بەش تاوەکەر یەکن چکە ئەگەر هەموو شتێک ئەگەر دیزاین کرا دەبێت چاپ بکرێ هیچ چاپکردنەش بەبێ دیزاین ناکرێتن بتسەوڕم بەڵام چییە؟ ئەو شتانە بە قۆناغدا هاتیە بە قۆناغدا ڕەت بووە وەکو باسمان کرد گوتمان لە کاتی خۆیدا ئەگەر ئامێرەکە شێوازەک بووە دیزاینەکە شێوازەچکە بووە هەر گۆڕانکاریەک کە بەسەر ئامێری چاپداهاتبی هەمان گۆڕانیش بەسەر دیزایانی داهاتیە کەواتە دوو بابەتن لێک جیانابنەوە پەیوەندێکی پتەویان لەگەل یەکدا و مستحیل لە ئەو جبێک تاوکەر یەکن بە بەیەک نابن کارسەلام هەندێک زار شێشەی دروست دەبیت لە مابینێ و سیریانێک کە لە بۆی دێ ئەتو شێشەک تێ لەگەڵیان لەگەڵ چاپەخانەکان ینی من مشکلە کە زۆر جارە من سیدی دروست دەکەم دەمە چاپخانەکان کێشە لە بۆ توش دروست دەبی زۆر جار ینی مەسەرەن تو سەوڕ مەکە سیدیەکەم دروست کردی کامل بۆ تاو و مەسەن دایتمە کاک سەلامی پاشم بە 3 ساعت تەلەفۆن کاکاتایەرەوەرە چییە؟ ئەو سیدیە لەکرە من ئایبینێ بەس کاک سەلامی ناکاتەوە کێشەی فۆنتە چییە؟ زۆر جار ئەو مشکلانە هەیە ڕووداتن یعنی ڕاستە سیدیم دروست کردی لەسەر فلاشمان دانایە مەسەرەن یان بە سیدایتمان بە هاردێک لە بۆی دێنیم یان بە ئیمێل لە بۆی دێنێنم ڕاست دەکا وەری دەگریت تەبعیە زۆر جارێ کێشەی زۆر جاری شێ فعلا شتێک دروست دەبیتن یان مەسەرەن زۆر جارێ مەسەرەن من مەسەر ئیشراتی کتابێک دەکەم نووسەرەکە پەیوەندی پێوە دەکاتێکا کە لە فلان جێگە مەجال مایە فلان شوێن لە بۆم چاکە دێمێرکانە کاک سەلەمە چاپیان نەکردبیتن بەڕەحاب سەدرەوە و لەگەلەدا دەنیشتم و شتەکەی تا دەکەم و دەستەوە لاو خۆنا خۆ بەڵام ئەگەر چاپی شتێک شتێکیە هەتا سەر پلێکیش مەجالی تێدایە بەڵام کە تەبعکرا بوو کاغەزەکان تەبعکرا مەجالی تێدا نیە شتەکە چارەبتەوە فەلۆی ئەو مشکلانە زۆر ڕوو دەدەن وەک کاک سەلام تازە فەرمووی فعلەن ئەوە زۆر ضرورەتە دەبێ ئەو کەسەی کە ئیشراف دەکات ئەو لێ دەبێت کتابەکان هەندێک جار بە سیدی لۆمان دێت هەندێک جار بە میمۆری هەندێک جار بە زۆر کەس بە ئیمێل لەمان دەکات کە دێتە لای مەمەژی دەستە دەکەین و مونتازی دەکەین دەکەینە CTV دەکەین لە پلێت یەکەم قۆناق ئەوەیە کە ئەو برادرانی کە پێشە بێنەکەرەمە بخوان دیزاینی دەکەن و شتانەکە تەواو بۆ جلۆ مەدەینن ئەمەش لێرە ئیش خۆمان لەسەر دەکەین کە بە سیدی گەیشتە دەستمانیان ئەوەتە بە میمۆریان میمۆریان وەچ پێم گوتی بە ئیمێل لەمان دێنن چکە ئێستا ئیمێل بەڕاستی شەکانی زۆر ئاسان کردیا کە کەویشە دەستمانەمە لێرە تەمەشا دەکەین کێشەمان نەبی لەبەرەوەی کە ئەمە وەری دەکرین دایمەن پێمە خۆشە PDF بی لەبەرەوەی کە PDF ڕسمامە ناتوانین دەستکاری بکەین هەر ئەشکارێک مشکلەکە بیتن لاقیمە بەدانیا بەڵێ بەس ئەمە کاسەلام بگورە لێرەوە یەکەم قۆناق چۆن دەست پێ دەکات لە ناو لاپتۆپەکەت یان لەسەر یەکەم قۆناق کە وەرمان کرد ئەمە لێ مونتاژی دەکەین کە مونتاژمان کرد دەدێنە ئەو جیازەی ئەو دەکاتە پلێت ئەو CTV بەڵێ ئەو جیازە لەمە وەردەگری سەر دەخاتە سەر پلێت کە چوو سەر پلێتیش پاش مونتاژەکەی کە کردمان دەیبینە خوارە چاپی دەکەن جیازەی بەس بەڵێ چاپەوەی تر کۆکردنەوەی شکاردنەوەی ئەو شتانەیە بەخۆی چاپ و چاپخانە چەند قۆناغەچی هەیە ئەمە پێکۆ بەسراوەتەوە بەس ئێرە
دەست پێکردنی ئیشەکەیان کەمە لێرە دەستمان پێکرد دوای لە قاقەکەی وەری دەگوری کتابەکە بەزەمە لێرە کردمانە پلێدەوە پێشەچی ئیشەکەیە ببوورە لە شکارمان کردی نانە لە خزمەتدانێ سەر چەمەوەی تریژەوە کاک عوسمان پێم خۆشە شتەکانی تێدان لە ڕوون کاتەکان تەواوکە لەبەروی جەنابی لەبێژ ناویش و کارانی ئەم لە خزمەتم داوە سەرچاوم لە خزمەتم ئێستا لە سەر و باس پلێتمان کرد لە پاش پلێت چ خۆناغێشکە دێت کە پلێتەکان ئامادە دەکرێت پلێتەکان ئەگەر بابەتەکە ملەوەن بی 4 پلێتەوە ئێستا لێ دوکانە ئەو برادەرە وەرەقەکان دادەنێتن تەماشای بکە باشی بابا ئەگەر تەماشای بکەیت پلێتەکان هەندێک کە لێ دوکانە خانەکەیە پلێتەکان دەبەسێت ئەو خانانێت چیە ڕەنگە چیە ئەوە هەندێکی ڕەنگەکە هەر پلێتێک ڕەنگەکە ئەگەر تەماشای بکەی ئەوە ڕەنگە تایبەت خۆیتی ئەوە ڕەنگە تایبەت خۆیتی هەندێکە ڕەنگەکە ئێستا ئەو کاغذە ئەو کارتۆنە کاغذە بەم ئێرەدا دێتن هەندێکە لە شوێنی خۆی ڕەنگی خۆی لێ دەدات ڕەنگی خۆی لێ دەداتن تەماشایکەن ئێستاەوە ئیش پێ دەکەن ئەوە سەیریکەن ئێستا کاغذەکە بە ژێریاندا دێتن هەریەکە ئەوە ڕەنگە ئەگەر تەماشای ئەو پلێتەی بکەیت ئەوە پلێتەکە لەسەری تەبع بووە دەداتە ئەو ژێری شینەکە پلانکێتە ئیتر بە جۆرە ئەو دیزاینەرەکە لە بۆی داینایە چ ڕەنگەی لێ دانایە ئەو ڕەنگەی ڕادەچێشی ئەوە جیهازەکە فەرزی دەکات دیزاینەرەکە ڕاستە بە خۆی دیزاینی کردیە نەونەکانی دانایە بەڵام لەو جیهازەی کە تازە دیت ئەو جیهازە خۆی ڕەنگەکان فەرز دەکات لێ چەند جودا دەکاتەوە هەریەکەیان دەکاتە بەزامەشی دەکەم بالضبط پلێتێکیان دەکاتە شین لێکیان دەکاتە سۆی لێکیان دەکاتە زەرد لێکیان دەکاتە ڕەش ئەدیمە وەستا ببوورە پێشان چۆن بوو هەرە و ئامێرە هەبووە ئەو کاتی کە باسمان کردی وەختی پیتەکان لە زمانی خۆی نانە جیازەکە بوو پێیان دەگۆ لێتەر پرس وەکو حبر بووە بخۆی حبر لەوە نەبووە نانە دەیانتانی یەک ڕەنجی پێ بکەن ئەگەر هاتو بیامی سوپایە مەسەرەن ڕەنگەکی سۆر تەبعکان دەبایە جیهازەکە و کۆلی حبرەکان و هەمووی بشۆن بە نەفتی سافیکەنەوە ئەوجا حبری سۆری تەکەن ئەوجا سۆرەکە تەبع دەبوو ئەنی ئەوە یەک ڕەنجی بەکاردەهات دوای ئەوە میکانیکی بوو لێتەر پرێز بوو جیا بوو لەگەر ئەوەی سیستەمەکەی زاو بەڵام ئەو نیزامی پلێتیە ئەگەر تەماشای دەکەی ئەو پلێتە وا دەسۆڕێ ئەوە حبری وەردەگری حبرەکەی لەو شینە نای پلانکێتە لە پلانکێتەکەی داتن ئەمەدەکە سیرکە ئەوە پلێتە تەبیعیە دەخینێتەوە بەڵام لە پلانکێتەکەی بەبین عکسی لێ دەداتن پلانکێتەکە لە وەرەقەیدا تۆ بالعکس کەەوە تەبیعی دەردێ لە ئاخیری ئەلێرکانە کە بە هەموو مەرحەلەکاندا چوو ئەلێرکانە سیریکە دێتە ئێرە ئەوە لێرکانە تەبع دەبیتن ئستا تەبعەکە دێتە ئێرکانە لێرە دەردێ بەڵێ لێرکان دەردێتن تەماشایکە ئێرە چەند ڕەنگی لێرەدا مامۆستا هەر چار هەر چار لێرە کامل تەواو دەبیت بەڵێ کە تەواو لێرکان سەر CVT سەر ئەو جیا کۆنتڕۆلەی بەڵێ ڕەنگەکان زەبتەکان کرۆزەکان گایدەکان زان زەبت بووە ئەگەر تەواو بوو ئەوە لەسەری دەڕن ئەگەنا عیاری جەن مەفروشی دەکات سەیریکە ئەوە ناکوێن ڕایشینە ناکوێن ڕایش ئەستا بەخۆی لە ڕەشی بەڵەکە دێ دەباتە سەر CVC لە پاشەوەی دێتە چێ مامۆستا سەر CVC دێتە ئێرە ئەگەر سەیری بکەین دێتە ئێرە لێرە ئەوە ئامێریان هەیە دێن ئەوانە تەماشایکە تەبعەکە دێت تەماشا دەکە ئەلەوانە کۆنتڕۆلی دەکات تەماشای دەکاتن دەگەی تەماشای دەکا بزانی ئەو گایدانە ئەوە هەرێکی ڕەنگەکە ئەگە تەماشایکەی هەرێکی ڕەنگەکە تەماشاکە هەموو ڕەنگەکان دیارە ڕۆژ و سوور و شین و زەردەکە دیارە حەسەبکە ئەگەر ئەوانە هەموو لە سەرێک مطابق بوون کەواتە ئەو فەرزە ئەو تەبعە مەزبووتە ئەگەر یەک نوکە دەرزی حرەکەی هەبوو کەواتە لێرکانە هەزدەی هەیە لۆیە تەبعەکە دەستی دارش کە عیاری داتەوە مەزبووتی دەکاتن ئەو کاتە لەسەری دەڕۆن ئەلێرەکە تەواو بوو کە لێرە تەواو بوو ڕۆژ و دایدەکان مەزبوط بوو هیچ عیبی نەبوو کێشەی نەبوو تەبعەکە دەست پێ دەکات تەبعی خۆی کۆتایی پێدەین کە تەبعەکە کۆتایی پێ هاتە مشتێک دێتە بەش ئاخر خۆناکە لە تەکسیر ئەو بەشەکە لە بەشەکان ئاخر خۆناک قەسە مامۆستا و جیهازی تەکسیرە هەموو یەکەیان ئەوە دیزاینی بەرگ و ناوەڕۆکەش دەیان بەس دیزاین ینی دیزاینی بەرگ ئێستا بۆ نەوە دیزاینی بەرگ ئەگەر بەرگ بەس بڕینە بە تەکسیری ناوێت بەڵام ئەوە ناوەڕۆکە ناوەڕۆک ئێستا سەیریکەن ئەوە لێرکانە
دەیباتن بەڵێ. گەرفان تەکسیری دەکات دەیشتێتەوە دێتەوە ئێرە بڵێ ئەوانە مەرزەمە کۆ دەکرێتەوە بڵێ دەستە تێبی بڵێ تێری لێ دەدەن لە دوای تێر لێدانەکەی دەستا بەشی قەسی لە قەسی دەبرێت دوو قوتابەکە تەواو دەبێت بەڵێ. ئەنی لە تێر و بەرگەکەی بەستم غیلێک دەدەن تێدەگەی دوای ئەوەی دەبرێت دوو قوتابەکە تەواو دەبێت بەڵێ پاشەوەی کە بابەتەکان بەڵێ. لە تەکسیری دەشتێتەوە بەڵێ مەرزەمە وەکو کتابەکی دێدێ وەکو کتابەشی دەم مەرزەمە سەیریکە کتابش دێ دوای ئەوەی لەگە بەرگەکەی لەسەر جیهازی مۆلەری هەم بە بەرگەکەی لێداتن هەم دەشیبڕی مەزبوط دەکەن بە کتابەکەیەوە ئەو بەڵێ ئەوە ئێستا تقریبا تەواو بۆ بەس دیزە ئەو بەس بەرگەکەی بەرجی مایە بەرگ و سمە جیهازی مۆلەری دات و تەواو دێت بەڵێ زۆر سپاس کەین مامۆستا ئەمڕۆ لەگەڵمان بووی لەم بڕگەیە پێمان خۆشە بچینە بڕگەی دووەمی بەرنامەکەمان لەوێندەر کە ئەو شوێنێک کە خۆت بۆ داناوین دانیشتنی و گفتوگۆ بکەین سەبارەت بە ناوەڕۆژ کتێب و دیزاین و ئەزمموی بەڕێستا زۆر سپاس سەرەتا پێم خۆش بوو ئەو پرسم مامۆستا عوسمان تاکو ئەمڕۆ چەند ساڵە ئەزمموی هەیە لە بواری دیزاین بڵێ پێشەکی سوپاسان دەکەم سوپاسی بەڕێز دەکەم سوپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان سوپاسی بینەرانیش دەکەم کە ئەو کاتیاندا بە من سوپاس بۆ دەرفەتەکەی بەڕێزیشتان دەکەم داوای لێبوردنیش دەکەم کە دەنگم ئەساسیەکەم ئەوڕۆ دیارە باش نییە و لەسەر داوای بەڕێزیشتان کە داوای نەمتوانی شتەکەی تاجی بکەم تامان سوپاسان دەکەم بەنسبەت ئەو پرسیارێک کە جەنابەت من خۆم لە 2/6/1984 کۆلێژی ڕاگەیاندنم تەواو کرد دوای ئەوەی هەندێک کێشەی عسکەری و مەسائلی فیراری ئەوانە ماتە پێشی تقریباً هەتا ساڵی 1970 ئەو کاتە لە ڕێگەی خوای لێخۆشبوو دکتۆر نافی ئاکرەیی مامۆستا زادە مناسی محەممەد زادە مامۆستا زادە تابان هەر وەک مامۆستایەک بۆ برا گەورەکمە بەڕاستی زۆر هاریکاری کردم زۆر یارمەتیدام زۆر لە پشتم بوو ئێستش هەر وەکو مامۆستا و برا گەورەک سەیری دەکەم و لێرەوە ڕێز و خۆشەویستینەوە هەیە ئیتر لەو تاریخەوە بزڵە نازانم چ ڕۆژ و چ کاتێک بۆ بەڵام لەوێەوە دەستم بەکاری دیزاین کرد ئیتر دوای ئەوە گۆڤار و ڕۆژنامە و هەتا پێش راپەڕین بەڵێ کارم کردێت دوای راپەڕینی تر ڕۆژنامە و گۆڤار و کتاب و ئەوانە بەجارێک زۆر بوو ئیشێکی زۆرمان لەسەر شتانە کردیە بە تایبەتی ڕۆژنامە گۆڤار ئیشێکی زۆر مەسەر کردیە بەڵام ئێستا ناپڕژێ مەسەر ئەوەی ناوەکانت پێ برێم کە چیە بەڵام دەزانم زۆرە هەنیکە بابەتەکان زۆرە بەڵام ناپڕژێ مەسەرێک کە ناوەکان باس بکەم تاکو ئێستا ناتوانانی ژمارە بڵین چکە ئەتو خەزانەیەک و مێژوویەکی دیزاینی کتێبەکانی کوردی و کۆمەڵێک کتێبی تکەش کە وەرجێراوەتە سەر زمانەکانی تکە بەڵام بە خەیاڵی خۆت تاکو ئێستا لەگەڵ چەند نووسەر کارت کردووە و ئایا لەسەر زمانەکانی کە کارت کردووە وەکو سریانیە تورکمانیا بەڵێ نووسەرەکان بەڵێ تقریبا دەتانم بڵێم لەگەر بەشی هەرە زۆری نووسەر بەڕێزەکان کارم کردیە بە تایبەتی ئەوەش دەگەڕێتەوە لەو کاتێک کە نووسینگەی گۆڤارم هەبوو لەگەر ئەو برایانێک کە لەگەرە من کاریان دەکرد کاکێ سەربەست و کاگڕزگار و کاگازات پێکەوە و مەکتەبەمان هەڵدەسوڕاند بەڵێ زۆر لە بران نووسەرەکان هاتینەکردم و کتاب لە بۆیان کردیە و هەروە مەسەرەن دیزاینم لە بۆ بەشی تورکمانیش کرد و سریانیشم کردیە کتێبەکانی تورکمانی ئەوەی کە ئیشم لە بۆیان کردبی ڕۆژنامە بووە گۆڤار بووە هەروە کتێبیشیان هەبووە ئەوەی کە برین زیاتر ئیشم لەگەریان کردن کاک ئیسماعیل عەلی بوو کاک ئیسماعیل عەلی گۆڤاری بارشی هەبوو بەڕاستی کابرایەکی زیرەک و بەتوانا بوو ئەو گۆڤاری بە 4 زمان دەردەکرد لە کاتێکی دیاری کراو و فعلا زۆر ئیشکەر بوو زۆر ئیشەکەشی خۆش دەویست دوای ئەوە لەگەر بەڕێز کاک زەکەریا نەجار بڵێ ئەوان ڕۆژنامەیان هەبوو بە ناوی حەقیقا و گۆڤارێکیان بە ناوی دۆغڕوو ئیشم لەگەریان کردیە هەروە ڕۆژنامەیان هەبوو پێش ئەوانە ڕۆژنامەکە بوو بە ناوی تورکمان ئیلی کاک نیهاد ئیلخانی دەری دەکرد هەر دیزاین بە بۆوانیش کردیە هەروە بەشی ستریانیش ئیشم لە بۆیان کردیە
گۆڤارەکە بوو نازانم ناوی چی لە بیری منمایە بەس گەنجێک دەهات ناوی سەمیر خۆرانی بوو وابزانام ئەو دمای لە ماچستێ دەخین ئیشم لە بۆوانیش کردیە مامۆستا کاری تو زۆر ناتوانین هەمووی لێرە سپاسان باسکەین دەکەم خۆشەویستن هەتوو هەروەکو وتمان مێژوێکی لە دیزاین و خۆشەویست هەروەک دکتۆر نەجاتی عەبدوڵڵا دوێنێ قسەم لەگەڵی دەکرد لە فەڕەنساوە وتی ناوی مامۆستا عوسمانم گۆڕیۆم بە پاشای سپاسی دەکەم کتێبی کوردی سپاسی دەکەم لێرە سپاسی دەکەم چای ماز دەکەم عەزیزی مامۆستا بۆچوونێک هەیە کە ئێستا خوێنەر کەمن ئایا دیزایانی کتێبەکان هۆکارن بۆ ئەوە کە خوێنەر کەم بن وەڵا ئەو پرسیارە ئەو بابەتە ینی ماوەکە لێرە و لەوێ جێم لێ دەبیتن بەڵام ئەگەر بە وردی باسی بکەین لەوانەیە کاتێکمان بوێ بەس ئەمن لەوانەیە هەندێک بۆ چوونم هەیە جانازام جەنابەت چۆنی وەردەگری ئەگەر وەک برێ خوێنەر ئەگە برێ کە کتابەکە ناخینتەوە مەبەسەر لە کتاب خوێندنەوەیە چونکە ئەوڕۆ بەدیلی وی هەیە مەسەن لە مۆبایل هەیە مەسەن لە ئایپات هەیە ئەگەر ئەوانە بە خوێندنەوە ئەساب نەکرێ نازام لەبە چونکە خەڵکانەکەی لەوانە بە ئیش و کار نەپڕژێتە سەری بەڵام ئەگەر مەبەستەکەت لەوەی دابی برێ ئایا دیزاین هۆکارە لەبەر ئەوەی کە کتێبەکان دەخینێتەوە یان نا لەوانەیە هەتا حدێک بڵێن بەڵێ لەبەر ئەوەندەی هەندێک شت هەیە لە دیزاین ئەگەر باسی دیزاین بکەین دیزاین بخۆی پێناسەکەی چیە پێسانسی دیزاین ئەگەر بکەین ئەوەیە دەرێ هەر چاپکراوەک گۆڤاربی کتابی ڕۆژنامەبی هەر شتێک بیتن بابەتی تایپۆگرافیمان هەیە بابەتی تایپۆگرافی بریتیە لە وێنە ڕسم نووسین خەت ئەوانە هەر گۆڕانکاریەک بەو بابەتە تایپۆگرافیایە لەسەر ڕووبەری چاپکراوەکەی پێی دەگوتێ دیزاینیان نەخشە سازی بە کەسەکەش دەگوتێ نەخشە ساز بەڵام بە مەرجەک دەبی ئەو ئیشێک کە دەکاتن خزمەتی چار خاڵی سەرشی بکە یەک تسهيل القراءة للقارئ بحيث يستوعب بصدق ممكن يعني آسان كرني خوێندنەوەی چاپکراو بۆی خوێنەرەکە بە زووتی کات تێبگە دوام عرض أنباء مقاومة حسب أهميتها سواء بالمكان أو عنوان أو إبراز مواد تيبوغرافي فيها وتداناني بابتكان بجوري جرينجيان سيام العمل على أن تبدو المطبوع يكون جذاب ومشوقة يعني هو البدري ديزاين شي جوانو سنة راشية شي هبيتا سوارام عقد سيلة التعارف بين القارئ والمطبوع يعني هو قريب يكتب ناسي نواه كبيتا لو خوينا لك أو روجنامة ياخذ جوفال ياخذ شكاف ناسي توا أوانش دبي ديزاين لك لستن بنمايك إجبكا تم بنمايك إجبكا شارع زي هبيتا أسس الصحفية الفنية الثقافية الفيزيولوجية الفنية واتا بنما روجنامة وانيا كان بنما فيزيولوجيا كان بنما هونيديا كان بنما او بنما يعني اگر هندك شتي لكن قلاله بو شي لسر او صار خاله لكن براي من دتواني شتي جوان بدات قاري اك شيء لو بيان ما سبب مرزه او كسي كديزاينر بيتو او بنما انا بزانت مرزه شلون فيش مشتاق دبي بلايكمي لبنما روجنامه وانيا كانوا فيزيولوجيا كان شارع زابيتن چونکە لۆ ئەگەرە تو لە بنەمای ڕۆژنامە گەنیگەیشتی هەندێک داب و نەریت و یاسا و ڕێسا هەیە ئەتو لە کارەکەت بەکاری دێنی بۆ وێنە من لە گۆڤارێکیشم دەکرد پاژێ گۆڤارەکە تەواو بوو وێنە چیانینە وتیان ئەوەی لە بەرجی دۆمی گۆڤارەکەی بدە تەمەشام کرد کچەک بوو تەمەنی 17 تا 18 ساڵ دەبوو بەم سەوڕەکەم بوو دەتۆ ئەوەتیتوە گوتی هیچ تەمەشام کرد لە پشتی ناوی کەس دەنووسرایە واژۆ نەکرایە یەکوتم چێ دایکێت و گوتیان لە خۆم لە سەفرەی بوون لە دوورا بە زوومی گرتیتم هینایتم وتم بە چ حەقە گەوەی دەکەی گوتی لۆ تو چ علاقەتەیە بڵاوی وتم بابە نابیشتیوە دەکرێت ناکرێت تۆ کەم بڵاوی ناکەم شتانە چکە من لە سەحافە گەیشتی مەزام سەحافە ئەمی چی ئەو میسالە گەوێک لەوە کارەکانە مەسەلەن جا نەک لەوەی لە زۆر جانبی تر مەسەڵەن شتان هەیە یعنی بەداخەوە زۆر جار شتەیە دەبینم هێشتان حەدەسەکە بڵاو نەبوویتەوە خەڵکانەکە پێش حەدەسەکە دەکەون و يعني وش كابل تشتكي بالريش كذا هذا هو باجنية يعني حتى لا سمعي مثلا لا بصري التلفزيون الراديوي زوجتي اتود اسكاني مكه تكلم مبا لعيني بيوندار هي تعال سري دكا دواي وتبيجي خوياني بلاوي دكا تو ما يخوت لسري بنفسه اول جانبك يديك كدر مساله كدبي شهر زي هبت مثلا بوادي فيزيولوجي بلي شلون او كتابه مسير ذكرت تماشا دەکەم يعني فعلا لەسەستمە کردیان ستمەکە زۆر تەواوە ستمی تەواو چۆنە بەخۆی ئەمە بەعام دوو زۆرە فۆنتمان هەیە دوو زۆرە
ینی پیتمان هەیە حرفمان هەیە دوو گروپن ینی بەڵام زۆرا و زۆرن بەڵام دوو گروپن گروپەچیان سپیە گروپەکەی کە بۆڵدا دائیمەن دەبێت مەتنی کتابەکەی بە خەتی سپیدا بنەی بەڵام سەر عینوانەکان و ئینافڕەیەکان بە بۆڵدی دادنەی ئەوە یەک دوو قیاس ئەتو مەسەن کتێبێک دیزاین دەکەی دەبی مەرزە بیزانی لۆمەکە دەری فزیۆلۆجی مە بەسمان لە چییە ئەگەر هاتو کتێبێکمانە بوو کتێبەکە قەبارەکەی تەواو بوو فۆنتەکەی تەواو بوو نووسینەکە لە ژۆرە لەگە قەبارێک کتابەکەی ڕێکات لەو حالەتێت و هاریکاری نووسەرەکەی خوێنەرەکەی دەکەی ئەو خوێنەرە تەنها چاوی دەجوولێ نەبادەوە لێ کۆپ سەری بجوولێتن ئەگەر ئەو کەسە سەری حرەکەی پێکرد و لە ڕاست دەبۆ چەم لە ڕاست ئەوە دلیلی خمول و نەحسانە لەوانەیە نووسەرەکە خەوی بەیانێ بێتاقەت دەبی ناخینتەوە بەڵام ئەگەر هاتوو بەڵێ ئەگەر هاتوو قیاسی کتێبەکەی لەسەر قیاسەکەدانە کە بەس چاو حرەکەی کرد بەسەر ئێستا لۆ وێنە لە ڕۆژنامەی ئەگە سەیری بکەن ڕۆژنامەکان دائیمەن ستونەکان لەسەر 4 سانتیم یان 4.5 لۆ چییە ناوەش لە بینی پەرەگرافەکان سپێسەشی دەدەنێ یان ئیتەرش دەدەنێ لەبەر ئەوەندەی دەرێن قاری کە شتێک دەخینتەوە کە دێتەوە جێ دوایە دیسان زارش کە دەستەوە سەری دیسان دەخینتەوە کەواتە حرەکەی سەری ئەو خوێنە لە دووە لێ کرد ببتە ینی ڕاستە سەر بەرەو هەوراز کەواتە ئەوە دلیلی تەفاهم و تەجەدودە جا ئەو شتانە زۆر گرنگە لە دیزاین ئەو کەسێک کە دیزاینەکە دەکا ئەو بنەمانی هەبیتن لەبەر ئەوە لەوانەیە ئەمە دەرم لەوانەیە زۆر جاریش فعلان خەڵکانەکەی تووشی مەلەر دەبن بچینەوە هۆکار بیتن یاخود زۆر جار لە دیزاینەکان مەسەن سیر دەکەم شت دەکرێتن مەسەرەن تەسمیم بەکرایە کەچی هەندێک لە وێنەی ئەولایە وێنەی ئەو بابەتەی تۆ ناو ئەوەلایشکە دواتو کە دیزاین دەکەی دەبی ئەو شتانە قیاز بکەی لەبەر ئەوەندەی لە دیزاین حسابی ئینسانێک دەکەی کە خینداوادیەکەی زۆر کەمە ئەسابی دکتۆرەک و نوژدارێک و دادوەرەک و مامەسای جامی عەش دەکەی دەبی هەمووی بە زووترین کات تێ بگاتن و لە بابەتەکەی وئیلا ئەگەر ئەو شتانێکە گوتیم یەکسان نەبوو وەکو چاویلکەکە دوایە دەرەجەکەی خۆ دەبی لێ بێزار دەبی حتمما ئەگەر مەسەلەکە لەوەی بیتن بەڵێ ئەوانە دەوریان هەیە لە مۆزوعی مامۆستا ببوورە هەر لەسەر دیزاین ببینێنەوە هەڵبژاردننی ناوی کتێب و ناوی نووسەر وەکو خۆی کە لەسەر بەرگ دادەنرێت تا چەند گرنگە یەک لە خاڵە گرنگەکان فعلا یەک لە خاڵە گرنگەکان عینوانە و ناوی نووسەرەکەشە لەبەرچی ئەمن زۆر جار کتێب هەیە دیزاین کتێبەکەی دیزاین دەکەم بەرکەی دیزاین دەکەم لەوانەیە پێم وخنی عینە بم هەتا حەدەک بەڵام لەبەر ئەوەندەی کەسەکە وا داوا دەکا کەسەکە داوا دەکات ئەو نەعبارگەم لۆ بکە ئەو نەعفۆنتەم لۆ بکە و لەوانەیە زۆر لە دیزاینەرەکانش و کێشە و گلەیان هەیە و نەحەقیشیان فعلەن وایە ئەمن شتێک لۆ جەناب دڵ بکەم کتێبێکی مامی ڕەحمەتیتان ئەمە دیزاینەکەم کرد چەند جارم گۆ مامۆستا ئەوە تحديد فونتەکەی لە حد دەرچووە چەند جارم پێ بکەی وتم برا من مەڵڵا بقەنە چ دەگۆ ئەمن ئەوەکەی پێشنیارەکەتون قبول بوو کە وتت هەڵەیە ئەو فۆنتەوەن دەگەورەبی بەڵام مامم لە تێڕوانین خۆی تەمەشای دەکرد کە بەتەمەن بوو وای زانی هەموو کەس وەک خۆی چاوی زەعیفە نەبا زۆر مەبەستەکەم لەوەیدایە ئەوە جان بەنسبەت ناونیشان لەسەر کتێبی گرنگەکەی لە چییە کاک جەمال ئێستا ئێرە پێشانگایەکی کتێبیە ئەمن کە دیزاینەرم دوو شت هەیە دەبی ڕەچاوی بکەم لە بۆ نووسەرەکەی یەکەم بارزکردنی عینوانی کتێبەکەی دووەم بارزکردنی ناوی نووسەرەکەی لەبەر ئەوەندەی خەڵکە کە دێتە ئێرکوانە لە ناو کتێبەکان دەگەڕێ تاقیبی دوو شت دەکا یان لە دوی عینوانی کتێبێک دەگەڕێ یان لە دوی ناوی نووسەرەکەی دەگەڕێ ئەگەر ئەمن هاتوو ناوی نووسەرەکە عینوانی کتێبەکەم کردە قوربانی جوانکاری بزرم کرد کەواتە ئەمن خزمەتی ئەو نووسەرم نەکرد بەداخەوە حەقی نووسەرەکەت خۆرد حەقی نووسەرەکەم خۆرد ئەوەش وە بزانام لە ڕووی دیزاینەوە ینی ئەو مافە نابی کەس بەخۆی بداتن بڵێ مامۆستا شتێکەیە باسکەین دیزاینی ناوەڕۆک و فۆنت تا چەند گرنگە فۆنتی ناوەڕۆک کە بەکاری دێنن و دیزاینی بەرجیش ئەو دوو بڕگەی باسکەین باشە ناوەڕۆک گرنجەکەی لە چیدایە گرنجی ناوەڕۆکی کتاب لەوەیدایە وەکو تازە باسمان کرد عرض أنباء مقاومة حسب أهميتها سواء بالمكان أو عنوان أو إبراز مونتيبوغرافيا فيها واتە دانانی بابەتەکان بە گوێرەی گرنجیان ئەتو ئەگەر ناوەڕۆکی کتابەک هەیە وێنەی هەیە پێ دەرێن منحنەیات یعنی خێلی چەماوەی هەیە یا مەسەرەن بابەتێکی تەوزیحی هەیە ئەگەر ئەوە لەگەر ئینوانەکەی لەگەر وێنەکەی لە کاتی خۆی دەجێی خۆی دادنا لەو حالەتە شتێک دروست دەکەی پێی دەگوتێ ڕەتع البەسەری واتە قاریئەکە یەکسەر کە دەیکاتەوە 150
بەخۆی لە دیزین لە کتابی دوو شتەیە دەبی ئەتو پەیڕەوی بکەیت لە ئیشەکەت چییە؟ تەسیل وزوحە تەسیل وزوح تەسیل وزوح چێ وەکووە بامە کەلەوێ نیمە لەگەری بەڵام وەک بری ئیشەکانم وایە بە قاری ئەەکەی دەرە سەیریکە ئەوە عینوانەکەیە سەیریکەوە وێنەکەیتی سەیریکەوە ناوڕۆکەیتی ئەوە بابەتەکە دەست پێ دەکات. نوعی فۆنتی دەورەی زۆری هەیە چونکە ئەگەر فۆنتات و لە حدێک ڕەت بوو گەورەتر بوو تەسیر لەسەر بیلێ چاو دەکاتن لەوانەیە هێرەیەک لە چاو دروست دەکات لەوانەیە مادیت دەکات لەوانەیە مەلەل دەکات تقریبا یەکوەکی برەی وەکو خەوت دێ لێ بەزار دەبیکەواتە فۆن دەورەی زۆری هەیە ڕەنجی لاپەڕە ببوورە بڕیتم ڕەنجی لاپەڕە ینی قەزت بۆ نمونە هەیە بانگراوندی فۆنتەکە ینی بۆ نمونە ڕەنجی لاپەڕەکە هەیە سپیدادنێ هەیە شامۆیەکان وەکو تبنیە نازانم ئەوە جۆری وەرەقەکەی خۆی وایە ئاسایە بەڵام هەتا بکرێتن لەسەر وەرەقەی شامووە بیتن ئەو وەرەقانێک کە مەیلە و زەردیان هەیە لەبەر ئەوەندەی ڕەنجی ڕەش لە وێندەرەکە زۆر تون دەردێ و سەلابە دەردێ و تۆق دەردێتن سپیپاد نابێتن ینی بە جوانی دەخێنرێتەوە. دوایە جۆری مەسەن و فۆنتەکەت کە دانایە لەگەر مەساحەکەت ئەگەر یەکسان بوو وەکو وی وایە کە گوتم ئەگەر چاوی قاریەکەی بەس چاوەکەی داتایەکەی نەقل دەکاتن هیچ مشکلێکی بۆ پێیان نابیتن بەڵام ئەگەر هاتوو فۆنتەکان گەورە بوو قیاسەکەشی گەورە بوو ئەگەر هاتوو جوورەی سەردەستی پێکرد ئەوە خوێندەکە خۆش نابیتن لۆیە دەبی ئەو جۆرە فۆنتانە اختیار بکەین کە خوێنەر چاوی پێ مڕیحە چاوی پێ مرتاحە بەنسبەت بەرجی کتابیش بەرێک بە هەمان شێوە یەکەم جار شتێک پەیوەستە بە نووسەرەکەی خۆی کە لە بۆ کتابەکەی ناوەک دادەنێ ئەو ناوە ڕەبتی بە دیزاینەرەوە نییە بەڵام دیزاینە ڕەبتی بەوەوە هەیە کە چۆن ئەو ناوەی لۆ بارز دەکا لەگەڵ قەبارەی کتابەکەی لۆی تەرتیب دەکا لەگەڵ باگراوندێکی مولایی مودای دەنێ ئەگەر لە شوێنێکی لە پێشنگایەک دانرا خەڵکە کات لە دووڵ کتابەکە بناستەوە بەوەی خزمەتێکی گەورەی ئەتوو ئەو بەڕێزەی دەکەیت مامۆستا مەرجە دیزایانی بەرگ دەلالەت ناوەڕۆژ کتێبەکە بکات یاخود ناونیشانی کتێبەکە چکە بۆ نمونە ببوورە زۆر جار خوێنەر فریو دەدرێت لەو بوارانە ئێستا بۆ نمونە و کتێبانێک کە وەرجێردراون کەپس دەکرێت بەناینۆ لەگە ئێستا بۆ نمونەوەکەوە نازای ناوەڕۆکێت چیە کە تەمشای دیزاینەکە دەکەی زۆر جوانە کە هەڵی دەپچڕی دەیخوێنی و ناوەڕۆک شتێکیکە ئەمە زۆر خۆمەوە مەسەراتوە بەڕای من ئەوە دەگەڕێتەوە سەر ینی خودی نووسەرەکەی کە ئەو شتێکی دی و مستەوایەکەی بای ئەوەندەیە بەزەوەی کە وەک دیزاین نازانمەوەی ناوەڕۆکێ بەزە خۆی نووسەرەکە ئەو شتێکی دی من نازانمەوە علاقی بە ئەوەی دیزایانی منەوە نییە بەڵام ئەو خۆی کەشتێکی دانایە نازانمەوە خۆی دەبی وەڵام داتەوە ئەوسا ئایا کاری نەخشەسازی لە هەر سێ بوارەکان کە باسیشمان کرد ڕاگەیاندن بیستن بینین خوێندنەوە لە چ بەشێک لەم بەشانە خۆی دەبینێتەوە و ئایا نەخشەسازی لە بواری گەیاندن یان کۆمونیکشن چ دەورێکی هەیە لێرە بەخۆی ڕاگەیاندن سەمعی و بەسەڕی ڕاگەیاندن بەخۆی عام ڕاگەیاندن ئەمە سەمعی بەسەری و مەقڕئومان هەیە بەڵێ یعنی بیستن بینین و بیستن لەگەر خوێندنەوە رادیۆ بیستنە بەڵێ تەلەڤیزیۆن بیستن و بینینە کتێب خوێندنەوەیە گۆڤار ڕۆژنامە خوێندنەوەیە ئەوانە دەوریان چییە لە عملیە لە پرۆسەی کۆمونیکیشن ئیتصال دەوریوانە چییە کتێب دەڵێن کتێب کاریگەرترین بوارە لەبەر ئەوەندەی ئەو معلومە و ئەو شتێکە تێدایە دەمینێتەوە دەڵێن تەلەڤیزیۆن یاخود رادیۆ بەرنامەکە تەقدیم دەکرێت دەڕوا بەڵام لە کتێبەکەی دەمینێتەوە کتێبیش بە هەمان شێوە لۆیە ئەهەمیەت و بای خۆی هەیە لەبەر ئەوەندەی ئەوی ژۆک و بەشەکانی تر لە عملیە کۆمونیکیشن مەزدەر و مرسیل و مستەقبلی هەیە جەنابەت ئێستا لەو تەلەڤیزیۆنێکە دانیشت جەنابەت مەزدەری پەخشەکەتان مرسلە بینەرەکەش مستەقبلە بە هەمان شێوە ئەو نووسەرەکە کتێبەکە دەنووسیتن ئەوە مەزدەرەکەیە ئەمەی کە کاری هونەری و چاپەکەی لە بۆ دەکەین ئەمە گەیەنەرەکەینە بەوەی مە پەیامەکەی ئەو مەزدەرەی دەگەینە خوێنەرەکە کە دەیخینتەوە سوودی لێ دەبینی و ئیسیفادە لێ دەکاتن ڕەت سەدا دروست دەبێت واتە ئیلعام دروست دەکاتن جابەرێ دەورێکی زۆر گرنگی هەیە خوێندنیش مەقڕوئیش بابەتی خوێندنەوەش هیچی کەمتر نییە لە ڕاگەیاندنەکانی بوارەکانی تر بڵێ پێمان خۆشە لەسەر کاری چاپەمەنی کە ئێستا قسەمان کرد لە دەرەوە ناو چاپخانە
پێمان خۆش لێرە و پرسیارە بکەین چ ڕەبتێکێ لە مابینی کاری چاپەمەنی و بنەما ڕۆژنامەوانیەکان و بنەما هونەریەکان و بنەما فیزۆلۆژیەکان و بنەما فیزۆلۆژیەکان چ گرنگجیەکی هەیە؟ بنەما وەکو تازە باسمان کرد بنەما فزیۆلۆژیەکان پەیوەندی بە حالەتی باری دەرونی خوێنەر هەیە یعنی نەک عەفوەن دەرونی ینی جوولەی چاو و مل و حەرەکە و سەر هەیە ئەگەر هاتوو ئەم کتێبێک تەبع دەکەم لەونەکەی طەبیعی نەبوو لەونەکە چووکە ئەتو دەبی ئەوەی باش بزانی هەموو شتەکە چاپی دەکەی دوای ئەوەی کە دەخینێتەوە ڕۆناچی دەورێکی زۆری هەیە زۆریە لە بنەما ڕۆژنامەوانیەکان کە زنم باس کرد دەبی ئەو کەسە لە بواری ڕاگەیاندن لە بواری سەحافەی شارەزایی هەبیتن لەبەر ئەوەندەی وەکو پێم گوتی دەبی هەندێک دابوونەریت و یاسا و ڕێساهەیە لێ بزانی بۆ میسالەکە دەبینێت مەسەرەن هەندێک شتەیە کە تو بڵاوی دەکەیەوە هەندێک داتا هەیە نابی باسی بکەیت ئەو شوێنە لەو شوێنە ئەوەندە دوورە ئەو شوێنە لەو شوێنە ئەوەندە ئەوە باسی ناتانی بکەی شتان لەبەر ئەوەندەی هەندێک هۆکار هەیە ڕێپێدراو نییە بەڵام لە بۆ هەندێک شت ئاساییە ئەگەر ئەتو لە ڕاگەیان شارەزابی ئەو شتانە پەیڕەو بکەی حتمما دەوری هەیە لەسەر چاپکردنی کتێبک و دیزاینکردنی چەکی ئاگاداری کەسەکەی دەکەیەوە وەکو ئاسار و مەسەرەن بەڵێ ئێستا مەسەرەن شوێنەوار بە کەیفی خۆت باسی بکە برێ گردی قالی ساغی ئەوەندە لە قەڵاتێ دوورە ئەوەندە سانتیمان دەچێ ژۆرێ پێبلیکانەکەیە دوومەتر لەوەیە دەچێ ژۆرێ زۆر ئاسایی لەبەرچی لەبەر ئەوەندەی ئاسار یاخود شوێنەوار دووەلیەن محرەمە لە لێدا لێی نادرێ ینی بتە حرب تۆشتەکەبێ محفوظە پارێزراوە ئەوە لەبەر ئەو هۆکارێت تۆگە لە بنەمایەکان بزانی لە شتێک ئەوە یەک دوو مەسەرەن یەکێکمان هەیە مەسەرەن نەخۆشی دەرونی هەیە ئەتو نابی وێنێکی بڵاو بکەیەوە ئەوە هۆکارەکە لۆ نابی وێنێکی بڵاو بکەمەوە ئەم ئێستا نەخۆشکەتم نەخۆشیەکەم چا بۆ زۆر تێمەوە ناو کۆمەڵگەی زۆر ئاتیادیە بەس ئەو کەسێک کە نەخۆشی دەرونی هەیە مەسەلا چا دەبتەوە کە چا بۆ دەیبێتە ناو کۆمەلگای ئەو بەستە زمانە ئەگەر کوڕە کەژنی ناداتی ئەگە کچیشە کەس ناخوازی لێنە نەخۆشی دەرونی هەیە ئێوە قوڕ بەسەر چا نابتەوە بەبی ئەمن دەبی هەندێک شتێ دەبی بیشارمەوە نای بڵاویکەمەوە دوای مەسەرنەوە پەیوەندی بە خێزانی هەیە ئەوە کوڕی هەیە کچی هەیە مەسەرەن کەسی هێشتی هەیە خۆشنی ئەو شتانە بڵاو بکەیەوە هەندێک شتەیە دەبی ئەمە لە ڕاگەیاندن خۆی لە خۆیدا باسی نەکەی چارەسەرە نەگە تووچی باسی بکەیت ئەگەر تو ئەو بنەمایەنەت زانی و لەگە دیزاین لەگە کاری ڕۆژنامەوانی جێبەجێت کرد وابزانام شتێکی جوان تەقدیم دەکەیت ڕاستە بڵێ زۆر جار دیزاینەرەکان گلەیەوە دەکەن کە ئەو کاری دەکەن بە خواستی خۆیان نییە ئایا توش ئەو گلەیەت هەیە ئارێ وەڵڵی زۆر ڕاست دەکەن ئەوەی ئەگولەیە کردی ڕاست دەکە ئەمیش لەگەڕ ئیوانم فعلەن ئەمن ئێستا لەوانێ بەرگەیە کتێبە دروست دەکەم لەوانێ خەڵکان نەقد دەگری بەس بڕوا بکەن لەسەر خواستی نووسەرەکەی ئەو دەریوان بۆ بکە ینی بڕوا بکە من شتەیە زۆر جوانم دروست کردیە تەقدیمی دەکەم دێ ناکاکەم نۆم لە بەر ئەو ڕسمە بلۆدانێ ئێوە ناشکری ئەمن وەچی بری چی گۆلۆی جێبەجێ نەکەم یاخۆ لێ برم کاکەویشە بە من ناکرێ شتانە دەبی ناچی لەوە جێبەجێ بکەم بەڵێ وایە یانەیە مەسەر نەوەی فۆنتێک تهدید دەکا کاکە وەڵڵە ئەو فۆنتە لە ئەو کتێبەی نابی ئەو یانەیە ڕەنگە اختیار دەکا کاکە وەڵڵە ئەو ڕەنگە لە بۆی نابی ئەو باگراوندە لە بۆی نابی هەیە بەجێت دەکای بەجێت ناکە ئەو جافراد ئەوەی برادری کەوگری دەکا قسەکەی زۆر ڕاستە دەگەری کێشە بۆ تو دروست نابی ناود لەسەر کتێبەکەی و آخر ئەوەیە مۆزوعەکە ئەوەیە نەک کێشەی من ئەو کەسانی کە باز دەکەن ئەوی شەر لەوتە جەلابەتیان باز کردیا ئەوە دەردی هەمومانە مۆزوعەکەوەیە چ بکەیت بەڵێ ئەوستاگە لە کۆتایی شتێکت ما بێت بۆمان باسکەی سوپاس دەکەین بەخۆشی دەربارەی دیزاین و ئەگە شتێک ما بێت لە خەیاڵت ئەمێ باسمان نەکرد بێت بەڕێزت باسیکەی وەک دیزاین و ناوەڕۆژ کتێب و یان لەمە دوات چی بکرێت باشە وەڵاهی لەخوای بە زیادی ئێستا گەنجی زۆر باش پیا بووینە گەنجی زۆر چاک پیا بووینە بەرنامەی نوێ پیا بووە خەڵکانێکی باش متابعن ینی ئێستا پێشەوەی سەری کتێبانم دەکرد بەڕاستی دیزاینەکانی زینی زۆر جوانە فعلا بە زانستی ئیشکرایە تەمەشا دەکەم لەگە کتابەکانی پێشار فەرقیان زۆرە ئەوەش دەگەرێتەوە سەرچێ دەگەرێتەوە سەر ئەوەی کە ئێستا هەندێک بەرنامە هەیە زۆر مختصە و تایبەتمەندە بە دیزاین مەسەرە بەرنامە ئەدۆبی دیزاین ئێستا خەڵکێکی زۆر لەسەر بەرنامەی وۆرد لاکەتینە هاتە سەر بەردامەی
ئەدۆبی دیزین ئەوە خۆی دەخۆیدا ئاسانکاری و جوانکاریەکە نوێترین بەرنامە ئێستاوە هەرەوە باشترین بەرنامە ئێستا کە کتابی پێدیزین بکرێ بەرنامی ئەدۆبی دیزینە زۆر ڕێگای درێژن لە بۆ کورد دەکاتەوە بڵێ مامۆستا لە میانی ئەو چەند ساڵی کارکردن توانە بەسەرهات و شتی هەڵەوەزانم کۆمەڵێک شت ڕوو دەدەن زۆرە بەس لە بیر مابی ینی ئەوەی کە ینی تابع نییە بێ مشکلە چوو دەگەی کۆنتۆلی دەکە هەیە لە بیر ناکە شتەکە دۆ بجێرمەوە بەڵێ جارێکیان لە ڕۆژنامەچی دیزینم دەکرد بڵێ لاپەڕە سێ دیزینەکەی ئەگەر غەڵەت نەبم نووسرا بوو تیۆر و پراکتیک و هەندێشتی تر عنوانی بابەتەکەی لاپەڕە سێ بوو وێنەچیان دانابوو وێنەکە هەندێک کلیل بوو کلیلەکان کلیلدا بوون لەناو بازنەکی گوتیان ئەو وێنەی لەگەدانێ ئەمیش دیزینەکەم کورد و وێنەکەم لەگەری دانا و زۆر ئەتیادی و دوایە تەمەشا دەکەم دەریەکە تەبع بۆ بانجان کردم گوتیان و لاپەڕە سێ تەمەشایکە لاپەڕە سێ کرد هەتا قوتە دەستم پێکەینی کرد خەڵکەش لەگەم پێکەنی گوتیان لۆ ڕوویدایە چ ڕوویدا بوو ئەمە ڕسمی مەجموعە کلیلم دانایە کە قفر درایە تەمەشا دەکەم لەو جێ کابرایەکی تێفیە و ئەگال چاوی زەق بووە گوپی ئەوەندەیە حتا قوتی زۆر نای لێ دەدا هێ باشە ئەمن لە چێ زۆر نالە چێ ئەو شتانە زۆر ڕوو دەدا ئەو عادەتانە زۆر بەڵێ مامۆستا چ ڕەبتێکەیە بینی تو مامۆستا عەزیز پیرداود و ئەو پیرداودانە چیان و لە یەکتری کۆبووینەوە برای عەزیزی منن خۆشەویستی منن مامۆستا عەزیز پیرداودە مامۆستا جابر پیرداودە مامۆستا عوسمان پیرداودە ئەوانە برانە ئامۆزانەوە زۆر کەس دێمات دەپرسی شکۆندێک زار هەڵە دەکەین نادەبینی شتێک دەمانێت لە تو بپرسین دەچین تەلەفۆن لۆی دەکەین ڕاست دەکەی هەموو هەر برای منن عەزیزی منن من کاک جابر پیرداودم نەدیتیە بەڵام دەرێن پەیکەرتاشێکی باش بووە ینی نەحات بووە شتەکانی تا ئەو ئاخیرە شەرما بووە هەیە وە بزانم کۆتری سەلام هەر ئەو دروستی کردیە کاک عەبدولعەزیزیش ئەوە غەنیون عن التعریف فعلا ئەوەی بەناوبانگە و ئەمنیش کە وەک عوسمان پیرداوت تەنها پیرداودەکە کۆمان دەکاتەوە هیچ برای یەک نینە بەڵام پیرداودەکە ئەمێکردە برا هەر برای من و عەزیزی منیشن چاوەکەن مامۆستا دوو بڕگەی کۆتایی بەرنامەکەمان هەیە یەکەشانەوەیە دیارەک بە بەڕێزت دەین ئەویش کتێبێکە مامۆستا کتێبێکی نووسری بەتوانە مامۆستا کەفی چۆمانیە کتێبێکی زۆر ناوازەیە پێمان خۆش بوو دوایی بۆ خۆت سەرنج و تێبینی دەگەر هەبوو لەسەر ناوەڕۆک و دیزاین ئیشەکەی و کاریتی بڕگەیەکی بەرنامەکەمان هەیە مامۆستا وێنەیەکە وێنەی کەسایەتیەکە بە بەڕێسی نیشان دەدەین ئایا ئەو کەسایەتێ دەناسی یاخود نایناسی بەڵێ هادی کوناسمەوە برای بەڕێزمە هەدی کونای ناسم ڕێزمە لەبەر زۆر باش دەیناسم زۆر چاک دەیناسم شتێک تێ لە کۆتایی بیلێ مامۆستایان بەس خۆشیتان زۆر سپاسەکەین زۆر سپاس دووبارەمان دوومان کردی سەرچاو بینەرانی خۆشەویست لێرەشدا هاتینە کۆتایی لاپەڕەیەکەی بەرنامەکەمان تا لاپەڕەیەکە هەر شاد و کامەران بن بەخواتان دەسپێرین.